لە خێزانێکی داخراوی ژێردەستەوە بۆ گۆرانی گوتن بە کوردی و پاراستنی زمان و هونەری ڕەسەنی نەتەوەکەی لەژێر کاریگەری هەوڵی سڕینەوەی زمان و کەلتوری کوردەوە بۆ ڕەتکردنەوەی هەژمونی سیستمی ستەمکاری کەمالیستەکان و نەریتی پیاوسالاری کۆمەلگای کوردی لە گوندێکی باکوورەوە بۆ شارە گەورەکانی جیهان و لە شاشەیەکی ڕەش و سپیەوە بۆ چوونە ناو مێژووی ڕەنگینی هونەری گەلەکەی. کچە گۆرانی بێژی کورد ئایشەشان ساڵی 1938 لە دیاربەکری باکووری کوردستان لەدایک بووە. هەر لە سەرەتای گەنجیەوە دەست دەکات بە گۆرانی گوتن. بەهۆی ئەوەی لە خێزانێکی ئاینی بووە سەرەتا گۆرانی گوتنی لێ یاساغ دەکرێت و خێزانەکەی ڕێگە نادەن دەنگی ئایشەشان بگاتە دەرەوەی ماڵەکەیان، بەڵام ئەو سوور دەبێت لەسەر کارەکەی و لە ڕادیۆی عەنتاب گۆرانی بە تورکی دەڵێت. دواتر لەژێر کاریگەری کوردبوون و ئەو هەستەی بۆ زمانی نەتەوەکەی خۆی هەیەتی بڕیار دەدات بە کوردی گۆرانی بڵێت. ئەوەش ڕوبەڕووی کاردانەوەی توندی دەکاتەوە و هەر بەو هۆیشەوە لە ڕادیۆی عەنتاب واز دەهێنێت کە یەکەمین گۆرانی تێدا وتووە. لە کۆتایی پەنجەکان و سەرەتای شەستەکاندا ڕوودەکاتە ئەستەمبوڵ و لەوێ بە کوردی و تورکیش گۆرانی دەڵێت. ساڵی 1963 بۆ یەکەم جار لە ئیستەمبوڵ قەوانێکی تۆمار کرد بە ناوی ئەسخەزالم. دیسان بەهۆی کوردبوون و گۆرانی گوتنی بە کوردی دەخرێتە ژێر فشاری سیاسیەوە، تەنیا لە پێناو ئەوەی ناچار بکرێت بە تورکی گۆرانی بڵێت و واز لە زمانی دایکی خۆی بهێنێت. لە ڕۆژگارێکدا کە دەوڵەتی تورکیا بە چڕی کار لەسەر سڕینەوەی زمانی کوردی لە ڕێگەی بەرگرتن بە گۆرانی گوتن بە کوردی دەکرد، ئایشەشان سوور بوو لەسەر خەباتی هونەری و ئامادەش بوو باجەکەی بدات. ئەو هەموو فشارەکان و ویستی داگیرکەرانەی تورکەکان ڕەت دەکاتەوە و بەردەوام دەبێت لە گۆرانی گوتن بە کوردی. تاوای لێ دێت بە ناچاری تورکیا جێدەهێڵێت و ڕوو دەکات ئەڵمانیا. پاشماوەیەک لە غەریبی کچەکەی کە تەمەنی 18 ساڵە کۆچی دوایی دەکات و ئایشەشانیش گۆرانی قەدەر کە بۆ مردنی کچەکەی وتووە تۆمار و بڵاو دەکاتەوە. ساڵی 1970 دێتە باشووری کوردستان و لەگەڵ چەندین هونەرمەندی باشوور کۆنسێرت ساز دەکەن و دواتریش سەردانی بەغدا دەکات و لە ڕادیۆی کوردی بەغدا چەند ئاهەنگێک ساز دەکات. خەمی گەل و نەتەوەکەی لای ئایشەشان خەمی هونەر و خەمی ژیانی بوو. کارەساتەکانی کە بەسەر کووردا دەهات دەبوونە هەوێنی بەشێک لە بەرهەمەکانی و هەر ئەو خەمەشوا دەکات لە دوای ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە کاسێتێک بە ناوی وەرن وەرن پێشمەرگەنە تۆمار بکات. لە دوای ساڵی 1992ەوە نەخۆش دەکەوێت و لە گۆرانی گوتن دوور دەکەوێتەوە تاوەکو لە 18 کانونی یەکەمی 1996 بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە لە ئیزمیر کۆچی دوایی کرد و هەر لەوێش بە خاک سپێردرا. Sallana sallana